تەلەفۆنی دەستی لە هەموو جێگایەکە. ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت بەلایەنی کەم 5 ملیارد کەس لە سەرانسەری جیهاندا کە موبایل زۆر بەکاردەهێنن مەترسی توشبوون بەلووی مێشکیان دەبێت. زۆر لە زانایان پشتیوانی لەو بەیاننامەی ڕێکخراوی WHO کردووە، بەڵام هەندێکیان دەژڵێن زۆر شیک نەکراوەتەوە لەبەر ئەوەی باز لە کاریگەریەکانی کەرەستەی بێوایەرەکانی دیکە بۆ سەر تەندروستی مرۆڤ نەکراوە. کامیلا ڕید دامەزرێنەر و بەڕێوەبەری ماڵپەڕی electromagnetic.health.org گروپێکی بەرگریکارەوە ڕەخنە لە پیشەسازی موبایل دەگرێت. گۆڕەپانی ئەلەکترۆمگناتیک جۆرە شەپۆلێکە شیانی هەیە درێژ بێن یاخود کورد. ئەوە وزەیە و سەرچاوی وزەکە شتێکی سروشتیە لەسەر زەمین، بەڵام هەروە لەلایەن مرۆڤیشەوە دەستکاری دەکرێت بۆ دروستکردنی پەیوەندی دوور لە سروشدا بەدی ناکرێت و لەشمان پەیڕانە هاتووە. ڕید دەڵێت لێکۆڵینەوەکان لەسەر کاریگەریە باولۆژیەکانی کەرەسەی ئیلکترۆمەگناتیک دەگەڕێتەوە بۆ ساڵانی 1950کان. ئەو کاریگەریانەش تەنها شێرپەنجە نییە، بەڵکو کاریگەری دیکەش دەگرێتەوە لەسەر خانەکانی ژیان. ڕید بە تایبەتی نیگەرانی زیادبوونی ئیلکترۆمەگناتیکە لە دەوروبەری خوێندنگاکان وەکو ئەم ئانتینی تەلەفۆنە بە تەنیشت گۆڕەپانی فوتباڵی خوێندنگایەکی ئامادەی لە دەوروبەری واشنگتن. زانایان کۆکنین لەسەر کاریگەری شوێنی ئیلکترۆمەگناتیک بەسەر تەندروستیەوە، بەڵام هەمویان کۆکن لەسەر ئەوەی دەبێت وریا بن کە دەگاتە سەر تەندروستی منداڵان. هەندێک لە شارەزایانی تەندروستی لەو بڕوایەدان کە ڕەنگە کاریگەریەکی زۆر فراوان بێت. دکتۆر ئەشۆک ئەگرۆواڵ بەڕێوەبەری نێوەندی دەرمانی دووبارە بەرهەمهێنانەوە لە کلیڤلاند ئەوە چەند لێکۆڵینەوەیەکی لەسەر کاریگەریەکانی تەلەفۆنی موبایل لە نێو پیاواندا کردووە. ئێمە نیشانمان داوە کە و پیاوانەی تەلەفۆنی دەستی بۆ زیاتر لە 4 کاتژمێر لە ڕۆژدا بەکاردێنن کەمبوونی تۆیان لەباری توانایی و ئەژمارەیان و گواستنەوەیان ویان پێکهاتیاندا بەرچاو دەکەوێت. دکتۆر ئەگرواڵ دەڵێت زانایانی دیکە زۆر زیاتر ڕۆشتن و هەندێک دەڵێن ئەم ئامێرانە زیانی بە دیێنێش گەیاندووە. زانای بواری هەستەدەمار نۆرا ڤیلکۆڤ لە ئینستیتوتی تەندروستی نیشتیمانی وێنەکانی مێشکی بەڕێگای تاقیکردنەوەی ئێمارای تەماشا کردووە تا بزانێت چ جۆرە کاردانەوەی بەرامبەر ئیلکترۆمەگناتیک هەیە. لێکۆڵینەوەکەمان نیشانی دەدات کە مێشکی مرۆڤ زۆر هەستیارە بەرامبەر کاریگەریەکانی شەپۆلەکانی ئەلەکترۆمگناتیک لە هەموو تەلەفۆنەکانی موبایلەوە لەو کاتەی دەخرێنە سەرکوێ. ئەو لێکۆڵینەوەی ڤۆلکاڤ هیچ کاریگەریەکی درێژخایانی دەرنەخستووە، بەڵام لەگەڵ لێکۆڵینەوەکانی دیکەیدا بەراوردی کردووە کە دەیان ساڵ لەمەوبەر لەسەر بەکارهێنانی جگەرە کاریگەری بۆ سەر تەندروستی ئەنجام درراوە. دەڵێت زانایان 15 بۆ 30 ساڵ چاوەڕوانیان کرد تاکو لە زیانەکانی جگەرە کێشان بگەن. بۆ سەلامەتی موبایلیش زانایان ئەم ڕێنمانیان هەیە. کە دێتە سەر منداڵ و گەنجان، من ئامۆژگاری خانەوادەکان دەکەم تەلەفۆنەکانیان لە نزیک گویانەوە بەکار نهێنن، بەڵکو لە جیاتان بڵندگۆ بەکاربهێنن یاخود لە ڕێگەی وایەرەوە، هەروەها بەکاریشی نهێنن لە کاتێکدا کە دەخەون لەسەر سەرینەکانیان. دکتۆر ئەشۆک ئەگرواڵ لە نێوەندی کلیڤلند. تەکنۆلۆژی بۆ ژیانی ڕۆژانە ئێمە زۆر گرینگە، بەڵام ئێمە پێویستە وشیار بین کە هێندێک ئەگەری کاریگەری لاوەشی هەبێت کە دەکرێت لەبەر بەکارهێنانی لە ڕادەبەدەری تەکنۆلۆژیەکان بێت. ئەو بەڵگانەی کە دەیسێنمێنین تیشکەکانی موبایل دەبێتە هۆی شێرپەنجەی بەشێکی مێشک هێشتا کۆتایی پێنەهاتووە، بەڵام ڕێکخراوی تەندروستی جیهانی هۆشداری زیانەکانی ئەو ئامێرانی ڕاگەیاندووە. ئەم راپۆرتەتان لە دەنگی ئەمریکاوە پێشکەش کرا.